دیاریکردنی ڕۆژی 20 دەی ساڵی 2024 بە وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی گشتی پاش 4 لە شکستێنانی لە 5ەم جاردا سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕۆژی 20 تشرینی یەکەمی ئەم ساڵی بۆ بەڕێوەچوونی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کرد. ئامادەکاری تەواومان هەبوو هەر لە ئامادەکردنی لیستی کاندیدانمان هەم لە ئامادەکردنی کەرسەکانی هەڵبژاردن. کۆمەڵی دادگەریش بەردەوام لەگەڵ هەڵبژاردن بووە لە وادەی دیاریکراوی خۆیدا. لە ئێستاشدا بۆ چوونە نێو پرۆسەکەوە ئامادەکاری تەواوی کردووە. ئێمە کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن بووینە لە کات و ساتی خۆیدا هەر لە یەکەم دەرچوونی مەرسومی سەرۆکایەتی هەرێم لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە ئێستا 5ەم جارە مەرسوم دەردەکرێت لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا ئێمە ئامادەکاری تەواوی خۆمان کردووە لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن وەکو کۆمەڵی دادگەری هەر لە ئامادەکردنی لیستی کاندیدانمان هەم لە کەرستەکانی هەڵبژاردنیشمان ئامادە بووە. ئەگەر بمانێت ئەمە گۆڕانکاری بکەین ئەمڕۆ تاکە ڕێگا ئەوەیە کە لە ڕێگەی دەنگدان و لە ڕێگەی هەڵبژاردن و لە ڕێگەی سندۆقەکانی دەنگدانەوە دەبێت گۆڕانکاری بکرێت. ساڵاکێکی مەدەنیش پێی وایە هەڵبژاردن دەرفەتێکە بۆ سزادانی دەسەڵات کە لە ماوەی ڕابردوودا وەکو پێویست خزمەتی وڵاتیانی نەکردووە. تاکە ڕێگەمان ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە دەرفەتێکی گەورەیەکە کۆمیسیۆنی بەغدا سەرپەرشتی ئەم انتخاباتە دەکا و دوو حیزبی دەسەڵاتیش بەڕاستی چۆن بڵێم خەویان نەماوە لەبەرەوەی دەنگەکانیان زۆر کەم دەکە ئەم جارە تاکە شت کە ئومێدیان پێ ئەویش ساردکردنەوەی دەنجی ناڕازیە. هیوادارم ئۆپۆسیۆن و دەنجی ناڕازی ئەم جارە بچێتە سەر سندۆقەکانی دەنگدان و دەنگ بدات بە خەڵکی چاکەکار و چاکە خواز و دەستپاک و ئەمین بۆ ئەوەی گۆڕانکاری تەواو لە سێکتەر و لە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕوودات. ئەمە جاری 5ەمە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وادەی بۆ دیاری دەکرێت و سەرجەم پارتەکان بڕیاریان داوە کە بەشداری تێدا بکەن. مەرسومی یەکەم لە 24 شوباتی 2022 دەرکراوە و ڕۆژی 1 تشرینی یەکەمی ساڵی 2022 دیاری کراوە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. کۆتا مەرسومیش لە 26 حوزەیرانی 2024 دەرکراوە و ڕۆژی 20 تشرینی یەکەمی 2024 دیاری کراوە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.